سپاس بۆخوا ئەمە نەخۆشەکەمانە دوای نیشتەرگەری دەرهێنانی منداڵدان. سڵاو، من دکتۆرە چرۆم، پسپۆڕی ئافرەتان و لە دایکبوون لە نەخۆشخانەی نیشتەرگەری میهرەبانی. نیشتەرگەری ئەمڕۆمان بریتیە لە دەرهێنانی منداڵدان بۆ خاتوونێک تەمەنی 45 ساڵە بۆ ماوەی زیاتر لە 6 ساڵە خوێنبەربوونی هەیە. ئەم خوێنبەربوونە بۆتە هۆی ئەوەی چەند جارێک خوێن وەربگرێت و مادەی ئاسنی کەم بێت و نەتوانێت بە شێوەیەکی گونجاو ژیانی ڕۆژانەی بەڕێوە ببات. لە ماوەی ئەم 6 ساڵە چەندین دکتۆری گۆڕی و چەندین ڕێگا هیچ چارەسەری تاقی کردوتەوە، بەڵام بەبێ ئەوەی هیچ ئیسفادەیەکی لێ بکات بۆیە دوا چارەسەر ئێمە هەڵدەستین بە دەرهێنانی منداڵدانەکەی. هۆی ئەم خوێنبەربوونەش لە منداڵدانەکەی بریتیە لە بوونی چەند گرەیەک و ئەستوربوونی منداڵدانەکەی بە هیوای سەلامەتی بۆ نەخۆشەکە. سپاس بۆخوا ئەمە نەخۆشەکەمانە دوای نیشتەرگەری دەرهێنانی منداڵدان. سپاس بۆخوا زۆر زۆر باشە، سەحەتی، بە هیوای سەلامەتی بۆ نەخۆشەکەمان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.